بەشی 11هەمی کتێبی کۆمەڵە لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشووری کوردستان. چاوپێکەوتن و وتوێژی بەڕێز دکتۆر ژیلوان عەبدوڵڵا هەڵەتنی لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت باس لەوە دەکرێت کە کۆمەڵە مەلاکەریمی شاریکەندی تیرۆر کردووە، چونکە مەلاکەریم بیستوێتی دەستپێشخەریەک لە نێوان حیزبی دموکراتی کوردستانی ئێران پەیڕەوانی کۆنگرەی چوار و حکوومەت بکات. ئایا مەلاکەریم چۆن بوو لە نەزەریەوە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت مەلاکەریم مەیلی سازان بوو لەگەڵ کۆماری ئیسلامی، بەڵام ئێمە هیچ پلانێکمان بۆ تێرۆری ئەو نەبوو. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت یعنی ئێوە تێرۆرتان نەکردووە؟ چونکە حیزبی دموکرات ئێوە بەو تێرۆرە تاوانبار دەکات. بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت لەلایەن کۆمەڵەوە هیچ بڕیارێک بۆ تیرۆری مەلاکەریم نەدراوە. بەڕێز دکتۆر ژیلوان دووبارە دەپرسێت یعنی بڕیاری کومیتەی ناوەندی نەبوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت نەخێر، بەڵام ئەو ساڵانە زۆر شتی ناڕۆشن دەکرا، ئێستاش نازانین چێ کردی. بەڵام یەکێک بڵێ پێشبینیم ئەوەیە لایەنگرێکی کۆمەڵە کردوێتی لەوانەیە پێشبینیەکەی دروست بێت، چونکە مەلاکەریمی شاریکەندی ئەو کاتە مەیلە و سازان بوو لەگەڵ ڕژیم. گەنجان و خەڵکیش ئەویان پێ ناخۆش بوو، چونکە زۆر خەڵک لەو ساڵانەدا کوژران بەبێ ئەوەی بڕیاری هیچ کەس بێت. لەبەر ئەوە بە قەتعی دەڵێم تیرۆری شاریکەندی بڕیاری ئێمە نەبوو، بڕیاری کومیتەی ناوەندی نەبوو. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت باس لەوە دەکرێت ئێوە بەیاننامەتان دەرکردووە کە بۆ نمونە بۆنی ئەوەی لێهاتووە کە خۆتان تیرۆرتان کردبێت. بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت بەیاننامەی ئێمە بۆنی ئەوەی لێ نهاتووە، بەیاننامەی ئێمە باسی ڕۆڵی خراپی مەلاکەریمی کردووە. بەڕێز دکتۆر ژیلوان دووبارە دەپرسێت یانی دەستان لەو تیرۆرەدا نییە؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت نەخێر. بەڕێز دکتۆر ژیلوان دووبارە دەپرسێتەوە حامید بەگیجاف چۆن تیرۆر کرا؟ دەوترێت ئەویش چەپەکان تیرۆریان کردووە. بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت حامید بەگیجاف سازمانی چریکی فدایی تیرۆریان کرد. ئەویش بابەتەکە ئەوە بوو بەگشتی حیزبی توودە لە ئاستی ئێراندا ڕاگەیاندنێکی زۆری خستوەڕێ کە ئەم جوڵانەوە چەکدارانەی لە کوردستاندا بەرپا بووە بە پشتگیری بەعس و ئەمریکایە. ئەمریکا دەیەوێت ڕژیمی تازەی ئێران بڕوخێنێت، بۆیە گێچەڵی بۆ دروست دەکات لەو مەرزانەی ئێران و عێراق لە کوردستان خەریکە دار و دەستە چەکدار دەکات. کابرایەکی سەربازی بە ناوی پالیسبان، ئەویش هەر خەریکی ئەوانە بوو، ئەوە دار و دەستەی پالیسبانن، ئەوە بڵاوکراوە بوو. سازمانی چریکی فدایی کەوتبووە دوای ئەو بڵاوکراوەیە و حامید بەگیجاف سەرۆکی عەشیرەتێک بوو، خۆشی کەسێکی تا ڕادەیەک سیاسی بوو، بەڵام چەکی لە بەعس و لە عێراق وەردەگرتە و کاتە. چریکی فدایی بۆ ئەوەی ئەو بڵاوکراوانە پوچەڵ بکاتەوە حامید بەگیان کەوتە دەست، بردیان و لە سەداراندا. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت بەس ئێوە هەڵوێستان لەسەر لە سێدارەدانەکەی چی بوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت ئێمە پێمان باش نەبوو. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت باس لەوە دەکرێت ئەوە لە لاوازی حیزبی دموکرات و کۆمەڵە بووە کە چەپەکانی تر دەهاتن لە کوردستان کۆمەڵێک کاری لەو شێوەیان دەکرد، تا چەند ئەو ڕەخنەیە واقعیە. بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت لە یەک لەحازەوە ئەوەی سازمانی چریکی فەدایی خەڵقی ئێران توانی بۆ ماوەیەک لە کوردستان پێگە پەیدا بکات، بە بڕۆی من سەرچاوەکەی لەو بۆشاییانەدا بوو کە کۆمەڵە بەجێی هێشت بوو. ئەوە تا ڕادەیەک واقعیە. ئەمایان سازمانێکی گەورە بوون، ئەمان بۆچی توانیان بەشێک لە ڕووناکبیرانی کورد بەرەو لای خۆیان ڕابکێشن؟ ئەوە دەگەڕێتەوە بۆ کەم و کوڕی ئێمە. لەو کاتانەدا ئێمە ڕێکخراوێکی زۆر سەختگیر بووین لە وەرگرتنی کەسی تازە بۆ ناو ڕیزەکانمان. دەرگای ڕێکخراو بەسترا بوو بە ڕووی زۆربەی و کەسانەی کە شەپۆلی شۆڕش هێنابووینە مەیدانی خەباتی سیاسیەوە. ژمارەیەکی زۆر لە گەنجانی کورد ڕوویان کردە سازمانە سیاسیەکان، کەچی کۆمەڵە هێشتا ئەو بارودۆخە تازەی دەرک نەکرد بوو، دەرگای خۆی بۆ ئەو هەموو خەڵکە نەکردبەوە کە دەهاتن. ئەوانیش سیاسی بوون و بەشێکی دەچوونە ناو چریکی فدایی، بەشێکشی دەچوونە ناو حیزبی توودە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت هەر لەسەر باسی کۆنگرەی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران مامزەلالیش لێ بوو؟ هەڵوێستی چی بوو؟
بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت مامجەلال لە کۆنگرەی دامەزراندنی حیزبی کۆمۆنیستی ئێران نەبوو، بەڵام لە کۆنگرەی سێی کۆمەڵەدا بوو کە بەرنامەی حیزبی کۆمۆنیستی ئێران پەسەند کرا. دیارە مامجەلال تێبینی خۆی هەبوو، چوونی ئێمەی بەرەو پێکێنانی حیزبی کۆمۆنیستی پێباش نەبوو. هەم ئەو و هەم کاک مەلا بەختیار لەو کۆنگرەی ئێمەدا بەشدار بوون و ڕەخنەکانی خۆیان بە زمانێکی دۆستانە باس کرد. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت پەیوەندیتان لەگەڵ یەکێتیدا چۆن بوو لەو ماوەیەدا؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت دۆستانە بوو، زۆر سەردان و دانیشتن هەبوو، تەنانەت ئیتحادی مۆبارزانی کۆمۆنیستیش جاروبار لەو دانیشتانەدا بەشدار دەبوون. منسووری حکمت لە کۆنگرەی سێی کۆمەڵدا وتارێکی پێشکەش کرد. یەکەم کەس تعریفی وتارەکەی کرد مامجەلال بوو. وتی بە بڕوای من ئەو قسانەی ئەو کوڕە دەیکات ژیرانەیە و دەتوانێت ڕێنیشان دەربێت. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت لە ساڵی 1983 بەدواوە زۆربەی پارتە سیاسیە بەرهەڵسکارەکانی کۆماری ئیسلامی ئێران هاتنە ئەم دیو، واتە مەبەست دیوی باشووری کوردستانە. ئەو گۆڕانکاریە گەورانە چی بوون کە لە خەباتی ئێوە هاتەدی؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت لەو ساڵەدا بارگای سەرکردایەتیمان هاتە ئەم دیو، لە هەموو ناوچەکان لە باشوورەوە هەتا باکوور هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوونیان هەبوو، جەولە بوون، تەنانەت ناوچەی ئازادی بچووکیش هەبوو. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت ئەو گۆڕانکاریانە چی بوون کە لە دوای کۆنگرەی 5 هاتە ئاراوە سەبارەت بە خەباتی چەکداری و سیاسی ئێوە، بە تایبەت لە دوای ئەوەی بارگاکانتان دێنە باشووری کوردستان و شەڕی ناوخۆ لەسەر سنوورەکان دەست پێ دەکات. بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت کۆنگرەی 5 کۆمەڵە لە بارودۆخێکدا بەڕێوە چوو کە خەباتی چەکداری کەوتبووە ژێر فشارەوە، کەم و زۆر هیچ ناوچەیەکی ڕزگارکراو نەمابوو. خەباتی پێشمەرگانە شکلی پارتیزانی نە زۆر کلاسیکی بوو، دەستەی گەڕۆکی گەورە گەورە تا 200 پێشمەرگە دەگەڕان، بەڵامی تر ئاشکرایە کە وردە وردە ئەم شێوەیەش فشاری دەکەوێتە سەر. بەڵام کۆنگرەی 5 لە بارودۆخێکدا بەڕێوە چوو، ئێمەی ناچار کرد ئاڕایشێکی نظامی تایبەت بە خۆمان بکرین. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت شەڕی ناوخۆ چۆن کۆتایی هات؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت ئەوە کاتێکە هێندەمان هێناو برد کە ئێمە ئستراتیژیکمان ڕەچاو کرد. استراتیژەکەشمان ئەوە بوو کە کارێکی وەها بکەین هێزەکان لە تێکەڵچوون دوور بخەینەوە. ئەوە ئێمەی برد بەرەو بیرۆکەی دابەشکردنی کوردستان، یعنی ئێمە وتمان هێزەکانمان لە باکوور دەکشێنینەوە، دەیبین بەرەو باشوور، ئەوان لە باشوور دەردەکەین بۆ ئەوەی کە بەرکەوتنمان نەبێ لەگەڵ یەکتر، وا شەڕەکە بەم شێوەیە بە کردداری کۆتایی هات. ئێستا کە بە فەرمی و بە بڕیار کۆتایی پێنایەت دەبێت سنوورێکی بۆ دابنین، لەوێەوە کۆتایی هات. ئەو بوو هێزەکانمان لە هەموو ناوچەکانی باکووری کوردستان لە مەهاباد، ورمێ، بۆکان و تا سنووری سەقز کشاندەوە و فشاریشمان بۆ ئەوان هێنا کە ئەمانیش بەشێکی زۆر لە هێزەکانی خۆیان لە باشووری کوردستان کشاندەوە. وای لێهات کە ئیتر دوو شەڕی چارە نووس سازیش لە ناوچەی شلێر کە خەتی بەرکەوتنی هەردوو لابوو کرا. شەڕەکە بە کردداری کۆتایی پێهات. جاروبار ئەگەری هەبوو لە شوێنێک لایەنگرێک پێشمەرگەیەک کە پەراوێز کەوتبوو تووشی کێشە بێت، بەڵامی تر وردە وردە بە کردداری شەڕەکە کۆتایی پێهات بوو. ئەوە لەلایەکەوە. لەلایەکی تریشەوە واقعیەتێکی تاڵی تر ئەوە بوو لە ماوەی ئەو شەڕەدا کۆماری ئیسلامی ئێران زۆرترین دەرفەتی بەدەستێنە، پایەگاکان و بنکەکانی خۆی لە هەموو شوێنەکانی کوردستان مەحکەم کرد. بۆ مێژوو پێتان دەڵێم بەڵگەیەک لەلایەن حیزبی دموکراتەوە کەوتە دەستمان کە پەیامێک بوو سوپای پاسداران نردبووی بۆ بەرپرسی حیزبی دموکرات لە ناوچەی بۆکان. لە پەیامەکەدا هات بوو ئەگەر ئێوە هەماهەنگیمان لەگەڵ بکەن، ئێمە بۆ شەڕی کۆمەڵە چاوپۆشی دەکەین لە هاتوچۆی هێزەکانتان لە بەردەم پایەگاکانی خۆمان. ئێمە ئامادەین مهمات، فیشەک و لۆجستیکتان بۆ دابین بکەین. ئێمە ئامادەین بۆ ئەوەی بریندارەکانتان ئەگەر بێنە لای ئێمە بۆتان دەرمان بکەین و بینێرینەوە بۆلاتان بۆ پارەش دەرباز و کیسەباز. ئەو پێشنهادیان کرد بوو. بەرپرسی ناوچەی بۆکان پەیامەکەی ناربوو بۆ دەفتەری سیاسی حیزبی دموکرات. من ناڵم ئەو ڕێکەوت نەکرا. مەبەستم ئەوەیە کۆماری ئیسلامی بۆ کەڵک وەرگرتن لە ناکۆکیەکانی ئێمە ئامادە بوو هەتا ئەو ڕادەیەش بچێتە پێش. لەسەرەوەی هەموو بڵاوکراوەیەکمان نووسرا بوو هەڵچنین و ڕاماڵینی هێزی داگیرکەر لە کوردستان. ئەوەی استراتیژی نظامی ئێمە بووە، بەڵام ئەو شەڕی ناوخۆیە هەردوو لامانی زۆر لاواز کرد و توانایی پاراستنی هیچ شوێنێکی ڕزگارکراومان نەما.
کۆماری ئیسلامی بە تەواوی دەرفەتی بۆ ڕەخساوە ئیتر ئەو دەرفەتەی بۆ ئێمە نەهێشتەوە کە بتوانین شوێن ئازاد بکەین. کۆنگرەی پێنجی کۆمەڵا هەوڵیدا وەڵامی ئەو بارودۆخە تازەی بداتەوە. بەڕێز دکتور ژیلوان دەپرسێت ئەو وڵامە چی بوو؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە دەڵێت وتمان بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان سێ بواری سەرەکی هەیە کە پێویستە شان بە شانی یەک بەرەو پێش ببرێن. یەکەم بزوتنەوەی جەماوەری لە دژی کۆماری ئیسلامی بۆ لابردنی ستەمی نەتەوایەتی و دابینکردنی هەموو ئازادیەکی دموکراتیک لە کوردستانی ئازادکراودا. ئەو بزوتنەوەیە واقعی بوو، لە شێوەی جۆرا و جۆریشدا خۆی نیشان دەدا. کاتێک خەڵکی گەڕەکێک خۆپیشاندانیان دەکرد، داوای ئاو و کارەبایان دەکرد، داوای بێهداشت و دەرمانیان دەکرد، داخوازی دیاریکراویان هەبوو، دەچوون بەردرگای ئیدارە دەوڵەتیەکانیان دەگرت یا بە هەر شێوەیەکی تر ناڕزایەتیان دەردەبڕی. ئەوەش دەرفەتێک بوو بۆ ئەوەی جەماوەر زەرفیەت و تواناکانیان بۆ چالاکی گەورەتر گەشە پێ بدەن. دووهەم بزوتنەوەی کرێکاری بوو. بزوتنەوەی کرێکاریش لەو دەورێدا لە کوردستان سەری هەڵدا بوو. چەندین چالاکی گەورە کرابوو، بە تایبەت کرێکارانی کوورەخانەکان. مەسەلەی کوورەخانەکان زۆر گرنگ بوو لە کوردستان، بۆیەش گرنگ بوو چونکە لە کوردستان پیشەسازی گەشەکردووی پێشکەوتومان زۆر کەم هەبوو. خەڵک هەمووی ڕووی دەکردە ئەو بوارە. زۆربەی کوورەخانەکانی خەشت کرێکاری کوردستانی تێدا بوون. بە نزیکەی چەند سەد هەزار کەسێک دەبوو. جموجۆڵ و چالاکی کرێکاریش بواری واقعی خەبات لە کوردستان بوو. بۆ نمونە یەکەم خۆپیشاندانێک کە لە شاری سنەڕوویدا کرێکاری بوو لە ڕۆژی 1 ئایار کە لە کاتێکدا کە لە ئێران خەفەقان بە تەواوی حاکم بوو، لە کوردستان خۆپیشاندانی کرێکاری دەکرا. سێهەم بزوتنەوەی چەکداری. کۆنگرەی پێنج بەوە دەناسرێتەوە کە هەوڵ دەدات بۆ ئەوەی کە پەیوەندیەکی دیالکتیکی دابمەزرێنێت لە نێوان ئەو سێ بزوتنەوەیدا وا لە تێک هەڵپێکانی ئەوانە استراتیژی بۆ سەرکەوتن دیاری بکات.